موشک و درۆنی ئێران حکوومەتی هەرێمی کورسانی ناچار کرد دەرگای قوتابخانەکان دابخات و خوێندن بکات بە ئۆنلاین. گەرچی بڕیارەکە ناچاریە بەڵام منداڵانی زۆرێک لە گوندەکانی کوردستان بەهۆی نەبوونی پەیوەندی و هێڵی ئینتەرنێت بێبەش بوون لە خوێندن. تەنانەت بێکارەبایش لە لایەکی دیکەوە گرفتی بۆ دروستکردوون لەوەی نەتوانن لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە منداڵان گوێ لەوانەکان بکرێن. کاروخ خەڵکی گوندی شیوەجانە لە ڕۆژهەڵاتی تەقتەق. دوو منداڵی خوێندکارە و دەڵێت نازانم بە چی شێوازێک منداڵەکانم فێر بکەم بۆ ئەوەی دانەبڕێن لە خوێندن. بۆی هێرشی درۆنی گروپە چەکدارەکان و وڵاتی ئێرانەوە کە حکوومەتی هەرێم بڕیاریدا خوێندن بکرێتە ئۆنلاین. ئۆنلاینیش بە نسبەت ئۆنلاین و بە عەمەل گوندەکەی ئێمە سوودمەند نابین لەوێ لە بۆی هیچ شەبەکەیەکی تەلەفۆنیشمان نییە تاوەکو بە خەتی ئەنتەرنێت و یان بە ئۆنلاین مناڵەکانمان بخوێن. خۆم ئێستا دوو مناڵم هەیە لە پۆلی 3 و 4 دەخوێنن بێبەش بۆتین لەوەتی ئەو بڕیارەکە دەرچووە بە ئۆنلاین حکوومەت بڕیاری داوە. من خوێندکارێکم پۆلی نۆم لە گوندی شیوەجان بۆ خوێندن دەچمە ناحیەی ئاشتی چەند خوێندکارێکین کە خوێندن وەزارەتی پەروەردە خوێندنی کردوتە ئۆنلاین هیچ شەبکەیەکمان نییە ئێمە لێرە تاوەکو بتوانین خوێندن بە ئۆنلاین بکەین. زۆرێک لە دایکان و باوکان لە گوندە دوورە دەستەکان نیگەرانن لەو دۆخەی کە ڕۆبەڕووی کوردستان بۆتەوە بەهۆی هێرشە موشکیەکانی ئێران و گروپە هاوپەیمانەکانی. داوا دەکەن حکوومەتی هەرێم هەڵوێستی تون بنوێنێت تا دۆخەکە ئاسایی بێتەوە و خوێندن لە ناوەندەکان دەست پێ بکاتەوە. لە زروفێکی وەک ئەو ڕۆژکەوە وەزارەتی پەروەردە بڕیاریان داوە لە زروفەی ڕۆ خوێندن بە ئۆنلاین بێ بۆ ئەو گوندێمە ڕەنگە بۆ چەندین گوندی کەش کێشە بێ ئەو بێ شەبەکەیە. جا داوا لە حکوومەتی هەرێم دەکەین لە وەزارەتی پەروەردە دەکەین حەلێک بۆ ئەو مۆزوعا بدۆزێتەوە و بزانین یان بورجێکمان بۆ دانین یان حەلەکە چۆن وان ڕێک دەدۆزنەوە بیدۆزنەوە. ئێستا کچەکەی خۆم پۆلی نوێ لە خراپە دەخوێنێ لە خراپە شەبەکە هەیە بەس لێرە بۆی هیچ ئیسیفادێکی نییە بۆوی. چەند تەڵەبەمانێ دەوری 50 تەڵەبەیەکمان هەیە لە خراپە و بێرانە هەمووی هیچی ئەوە نابێ سوونمەند نییە لە خوێندنی ئۆنلاین. دەنگی ئەمریکا بەمبەستی چارەسەرکردنی کێشەی خوێندکارانی گوندەکان پەیوەندی بە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمەوە کرد. تەنها ئەوەی وت کە هیچ قسەیەکیان نییە و وەڵامی هەموو پرسیارەکان لە چەناڵی وەزارەتدا هەیە. بەرپرسانی پەروەردەش باستەوە دەکەن قوتابیان دەتوانن بە ئۆنلاین بێت یاخود لە ڕێگەی تەلەڤیزیۆنی پەروەردەوە بێت وانە بخوێنن. و بۆ ئەو شوێنانشی کە هێڵی ئەنتەرنێت یاخود شەبکاتیان نییە ئەوە بامان شێوە ڕێگەیەکی جیاوازی بەکارێناوە ئەویش تەلەڤیزیۆنی پەروەردەیە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێرمان هەیە سلێمانی دۆک لە بەپێی خشتەیەکی دیاریکرا و ڕۆژانە وانەی هەموو بابەتەکانی تێدا پەخش دەکرێت و قوتابیانی خوێندکاران بە هەر کاملەم ڕێگایانە بێ بۆیان ئاساییە پێی ئارزوی خۆیان و پێی گونجانی خۆیان دەتوانن خوێندن بەکاربێن. لە بەشێک لە گوند و شارەکانی هەرێمی کوردستان کە سوکاری خوێندکاران خوێندنی ئۆنلاین ڕەت دەکەنەوە و گردبوونەوە خۆپشاندان دەکەن و داوا دەکەن ئێران هێرشەکانی ڕابگرێت هەتا مەترسی نەمێنێت و منداڵەکانیان دەست باوانەی ناو پۆل بکەنەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا.